تورکیا تەنها هەدەفی پەکەکە نییە بەڵکو هەدەفی هەموو باشووری گەلی کوردستانە بۆ ئەو داگیرکاریە بە تایبەتی مووسڵ و کەرکووک هەدەفی مووسڵ و کەرکووکە و هەروەها ئەوێ وەک سەردەمی عوسمانی هەم داگیرکاری دووبارە بێنێتەوە باشووری کوردستان بەڵام خەیاڵی خاوە ئەردۆغان ناتوانێت ئەو کارە بکات. ئێمە سەردەمی بەعس و سەردەمی حزبی بەعسمان تێپەڕان ئەردۆغان هەر هیچ نییە لە چاوی ئەودا وەکو هاوڵاتیەکی باشووری کوردستان ئێمە چالاکی خۆمان بەردەوام دەکەین تا ئەم جاش و مستەشار و تورکە لە باشووری هەرێمی کوردستان دەردەچن و خۆیان وە دەردەنێن. زۆر گرنگە هەتا بڵی ئەوە گرنگە شتێکی ئەرکێکی مرۆڤانەیە هەموو کەس ئەبێ هەستێ بەو کارە یعنی من نیکەم و ئەو نیکا کەسێکی تر چۆن ئەتوانێت من نیکەم ئەو چاو لە من نەکات کەس ناتوانێت ئەو کارە بکە. ئێمە پێکەوە ئەبێ یەکدەنگ بین بۆ هەموو ئەو داگیرکاری ئەبێ یەکدەنگ بین و بۆ ئەوەی تورکیا و داگیرکاری تورکیا لە باشووری کوردستان دانەمێنێت. پەکەکە هێزێکی دیاری کوردستانە ئیمڕۆ من لە سەرەتاوە توانم بڵێم نەمانی پەکەکە نەمانی هەموو کوردە ئەمە حەقیقەتە و تورکیایش هەموو ڕۆژێ بە دەبابە و بە جێیش و بە هەموو شێوەیەکۆ ئەدا لە پەکەکە ئەمە تاوانێکی گەورەیە و زۆر عیبیشە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کە تورک ئەمە ئەکا بە کورد خاسەتەن بە گەلیلاکە. ئایا حکومەتی هەرێمی کوردستان تۆ وەک نایتە جوا و دیفاعی لێ ناکەی بۆچی خۆتیش ژێر بەژێر ئەڕۆی هێزێکی گەورە و جوڵانەوە و لەگەڵ تورک ئەدەی لە پەکەکە؟ من ئەمە بە جوان نازانم بۆ پارتی بۆ حکومەتی هەرێمی کوردستان دەی حکومەتی هەرێمی کوردستان ئیمڕۆ خەڵک داوات لێ ئەکا وەکو حکومەتی هەرێمی کوردستان بە یەک چاو بە یەک هێز بە یەک هەمووی نێکت سەیری هەر چوار بەشەکەی کوردستان بکەیت لە هەرێمی کوردستانە داعش لە هەرکەوە پەلامارێ بدا پەکەکە ڕوا دیفاعی لێەکە لەبەرچی لەبەرەوەی من پێشمەرگەی تورک نیم تورکیا نیم ئەڵێ من پێشمەرگەی هەر چوار بەشەکەی کوردستانم خۆی بە خاوەنی هەر چوار بەشەکە ئازانێ ئەبێ دیفاع بکە ئەبێ پەلاماری هەموو ئەو خاینانە بدا کە پەلامارێدا بەڵامەکو پارتی دیموکراتی کوردستان ڕێگرە لە ئەم هێرشکردنەی پەکەکە بەرامبەر بە تورکیا بەرامبەر بە داعش بەرامبەر بە حتا حەشت. هەڵوێستمان ئەوەیە کە هەمیشە چالاکەکان بەدام بێ گرنگترە هەمیشە ژنان و گەنجان لەسەر شەقامەکان بن بەڵ ئەردۆغانیش خەیاڵی خاوە کە سەر باشوور بۆیە ئێمەش هەمیشە چالاکەکانمان بەردەوام دەکەین. دەوڵەتی تورک تەنها هەدەفی پەکەکە نییە هەدەفی ئەوەی باشووری کوردستان داگیر بکات بۆیە ئێمەش بە چالاکەکانمانە هەمیشە ڕێگیری دەکەین. زۆر گرنگە ژنان و گەنجان لەسەر شەقامەکان بن چونکە ئەرکێکی مرۆڤایەتیە بۆیە هەمیشە داوا لە ژنان و گەنجان دەکەم وەرن لەسەر شەقامەکان هیچ بێدەنگ نەبن. پێویستە هەمیشە هەموو نەک تەنها خەڵکی مەدەنی چالاکی کا پێویستە هەموو ڕێکخراوێک و هەم پەرلەمانتارانیش دەنگیان هەبێت. بیانووی دەوڵەتی تورکیای داگیرکرد بۆ ئەم کارە ئەوەیە کە وجودی چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەوەیە بەڵام هەمومان ئەزانین ئەگەر هەر کەسێک تۆزێ دیقەت بدا لە سیاسەتی دەرەوەی تورکیا ئەبینی ئێستا تورکیا ئەوێ هەیمەنەیەکی عەجیب بکە لە ناوچەکە بۆیە ئەوە بیانوویەکی زۆر لاوازە بۆ ئەوەی ئەو بردومانە گەورەیکە چونکە تورکیا لە ساڵی 1990ەوە مامەڵەیەکی زۆر دژمنکارانە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەکا هیچ ڕێز لە سیادە و سەروەری خاکی کوردستان ناگرێ زۆر بەداخەوە ئەبینی ڕۆژانە ڕەز و باخ و ماڵ و سامانی ئەو خەڵکە بە شێوازێکی زۆر وەحشیگەرانە بردومان ئەکا بۆیە چیتر زەرورە لە هەرێمی کوردستانە سەرجەم دەسەڵاتەکان بێنە سەرخەت بۆ ئەوەی کە ئیجراعاتێکی تون لەگەڵ سوپای تورکیا بکرێ بە تایبەتی پەرلەمانی کوردستان کە هەموو حەزبە سیاسیەکان وجودیان هەیە لەوێ پێویستەکە کۆنسۆڵخانەی تورکیا بانگ بکرێتە ئەوێ و لێپێچینەوەیکی جدی لەگەڵا بکرێ ناکرێ ئێمە ڕۆژانە بە دیار مەرگی هاوڵاتیان و هاونیشتیمانانی خۆمانەوە دەسەوسان بوەسین. تورکیا توانیوێتی دەسەڵات و ئیرادەی ئەم هێزە سیاسیانە
بشکێنێ و توانوێتی ئیرادەیان لێ بسێنێ بۆیە ئەوەی کە هەیە بەرخودانی چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستانە ئەبینین لە چەند پارچەیەکی کوردستانە وجودیان هەیە و ئامادەنین بە هیچ شێوازێک مل بۆ سیاسەتی داگیرکارانەی وڵاتی تورکیا بدەن وەکوتم پێت ئەمە بیانووی تورکایە ئەگینا تورکیا ئەوێ سیاسەتێکی داگیرکاری ئەوێ هەیمنەیەکی عجیب بکە لە ناوچەکە بۆیە پەکەکەوەکو هێزێک تەواجدی هەیە لە بەرامبەر دەوڵەتی تورکیا توانیوێت هێتاوەکو ئێستا بەرخودانێکی باش بکە ئێستا ئەبینین ڕۆژانە هێزەکانی پارتی دیموکراتی کوردستانیان ئەوەی کە ئەوترێت بە ئەمری وەزیری پێشمەرگە جوڵیان پێ ئەکرێ بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی پەکەکە ئەیانەوێت سەر لە نوێ شەڕێکی خوێناوی دروست بێ لە نێوان کووردا لە کاتێکە هەموو کوردێکی بە شەرەف هەموو کوردێکی خاوەن ویژدان ئەبێ مەحکومی هەر جۆرە کوردکوژێک بکات.